گفتوگۆکەین لەسەر تۆمارکردنی ئەلکترۆنی کۆمپانیەکان با بزانین کاریگەری چییە لەسەر خێراکردنی کاروبارەکان. زۆر جار هاوڵاتیان گرفتیانەیە خاوەنکارەکان کۆمپانیەکان خاوەن کۆمپانیەکان گرفتیانەیە لەو ڕۆتیناتی کە لە فەرمانگە حکوومیەکان هەیە بۆ تۆمارکردنی کۆمپانیەکانیان بۆ ئەو مامەڵانی کە پێویستیانە بێبستنە فەرمانگە حکوومیەکان دوێنێ ئەو کارە خراگەڕ کەیتر بە ئەلکترۆنیەکی ئەتوانی نای خۆ تۆمار بکەی نوێکردنەوە دەبێت کارێکی دەبێت مامەڵەکە بە شێوازی ئەلکترۆنی ئەنجامەیی و ماوەی کارەکانیشی زۆر خێرا کردووە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسۆران ئەحمەد بەڕێوەبەری کۆمپانیەکانی سلێمانی. کاکسۆران سڵاو لێبێ. بە خێراتی سەرچاو. ئەو دوێنێ خراگەڕ کاریگەری چییە لەسەر کەمکردنەوەی ڕۆتینات؟ بەڵێ زۆر سپاس. دیارە هەر دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیە بە شێوەیەکی چڕۆپڕ بەڕێوەبەری گشتی تۆمارکردنی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان باسی سیستم ئەلکترۆنیەکەی کە بە شێوەیەکی چڕۆپڕ باس کرد کە چۆن کۆمپانیا تۆمارەکە دیارە نای بازرگانیشە بەڕێستان بەس ئیشارتان بە کۆمپانیەکان کرد. ئێستا ئەم سیستم ئەلکترۆنیا بە شێوەیەکی خێرا کۆمپانیا تۆمارەکرێ کە کۆمپانیا تۆمارکەوانە کەسایەتی معنەی خۆی یەکسەر وەرەگرێ، یعنی وەکو لە دایکبوونی کەسێکی سروشتی وایە کەسایەتی معنەی خۆی وەرەگرێ بێ بەخەوانی کەسایەتی خۆی لە ماوەیەکی کورت لە ماوەی 24 ساعاتە ئەگەر بتوانێت ئەبڵین ئەو سیستمە لە ڕێی پۆرتاڵی کە حکوومەت هێرێم دیارەکاری لەسەر کردووە و زیاتر لە ساڵەکە کاری لەسەر کردو و لە نیوەی ساڵی 2026 بە دواوە دەست بەکار بۆ هەردوێنێ بۆ یەکەم جار سیستمەکە کەوتە گەڕ و ئێستا توانم بڵێم لە بەڕێوەبەراتیمان خەریکی تۆمارکردنی ناوەکەن بە پێم سیستمە کە خەڵکی داوای پێشکەشی داواکاری شتەکانی خۆیەکە بۆی تۆماریکە. دیارە سیستمی ئەلکترۆنیەکە ئەوەیە خێراکردنی ئەو ڕۆتیناتەیە لە دامەزراندنی کۆمپانیەکە کە کەسایەتی وەرگێ تۆ لە ڕێ ئەلکترۆنی و کەسەکە توانێ هەموو ئەو پێداویستیانەی کە لە پۆرتاڵەکە دانراوە خۆی داخڵ بێ بتوانێ تۆماریکە بە پێ و داواکاریانی سیستمە پڕکردنەوەی ئەو بەڵێن سیستمە پێویست ناکە سەردانیۆ بکە سەردانکردنەکە بۆ دانانی بەڵگەنامە ڕەسەنەکان و هیچی تر، ینی ڕەزامەندیەکەی کرا و کۆتایی پێ هاتووە تەنها دێ بەڵگەنامەکان ڕەسەنەکان پێشکەشەکە و بڕوانامەکەی واپڵین وەرەگرێ. پێشتر چۆن بۆ ئەمە پێشترەمە تۆ لە ژووری بازرگانی دەستی بەسەر ناوێکە ئەگەر ئەم سیست تاخیر بوونێکی تیا بوو ئەبوو بە هەفتە بە دوو هەفتە ناوە هاتەوە ناهاتەوە دوایە هات لە بەڕێوەبەراتی کۆمپانیەکان بە پێی مەجموعەیە با بڵین پێشکەشکردنی بەڵگەنامە وردبینیکردنی بەڵگەنامە پاشان بە چەند ڕۆژێکی تر وەکو ئیشارەی پێیا بەڕێوەبەری گشتی جاریوە مانگی زیاتریشی پێش و هیچ کۆمپانیای لە 15 دو هەفتە کەمتری پێ نەچوو لە دامەزاندن. بەڵام ئێستا دوای هەموارکردنی یاسای ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان یاسای وەزارەتی بازرگانی یاسای ژمارە 30 ساڵی 84 یاسای بازرگانی عێراقی کە بە پەیڕەی ژمارە 15 2022 بابڵێ حکوومەت هەرێم پەیڕەوەکە بابڵێ لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا و هەموار کرا دەسەڵات تۆمارکردنی ناوی بازرگانی هەمووی گەڕایەوە سەر وەزارەتی بازرگانی لە بەڕێوەبەراتی گشتی تۆمارکردنی کۆمپانیەکانی هەنی ناوە کادرێ کەواتە لێک پۆرتاڵە دەسەڵاتی وەدراوە ناوەکەش ڕەزامەندی لێوەربگیری ڕەزامەندی ناوەکە و تەواوی سەرەتاکان و کەسایەتی بدرێ بە کۆمپانیەکە لە مای 24 ساعتان ینی ئەتوانم بڵێم هەموو کارەکە ئەو پێشتر گوایە سیستم بوو بەڵام سیستمەکە بەم شێوە ئەلکترۆنیە بوو بەڵام ئێستا بە شێوەیەکی سیستماتیکی ئەلکترۆنی بە خێرایی ناوەکە دەسەگیرێ بەسەریا و ناوی بازرگانیشمان بۆ پیشەوەر بە هەمان شێوە ناوی کۆمپانیای بابڵێن لەقی کۆمپانیا بیانەکانیش بە ئاسانیەتوانن هەر بە هەمان پۆرتال کارکەن. بڵێ واتە وڵاتی کەسایەتوانێت بە لە ڕێگی موبایلەکەی خۆیەوە دەستکا بە تۆمارکردن بێگومان سیستمەکە ئەلکترۆنیە هەموو تۆ لەگەڵ ڕێی نێتوەرکە و لە ڕێی ئینتەرنێتەوە توانانی زۆر بە ئاسانی بکەی بەڵام هەموو سیستمێکە دێتە گەڵ لە وڵاتی ئێمە بە تایبەتی بێت مانەوە نەمانەوە سلبیات و ئیزابیات و ئاستەنگی دێتە پێش بەڵام بۆ کاراسانی مەشیمانکردم سیستەمە چیە مەسەن چۆنی خەڵک مامەڵی لەگەڵا کە ئاسان بێ بەڵام ئێمە ئاسانکاریێکمان کردو هەڵب دیسکماندانەوە فەرمانبەرماندانەوە کەسەکە کە دێ بێ غەریب نەبێ مەسەلەن بە قورسی نەبینیە چۆن من دەستکەم بەما هەڵب دیسکێکمان بۆی دانا فەرمانبەر یارمەتیە لەوەی کە وێبسایتەکەی مەسەن بۆ کاتە بە بڵێن پۆرتاڵەکەی بۆ کاتەوە داخلێکە هاوکاریەکە لە تۆمارکردنەکە ئەتوانم بڵێم ماوەی جاران فەرمانبەرەکەی مشتەکانی بۆ شارە فێربوونیان بەڵام هەمان بۆ بەرچاوڕۆنی بەڵام خەڵکانی کشی زۆر بە ئاسانی کە پۆرتاڵەکەی کردوتەوە زۆر بە ئاسانی داخلی سیستمەکە بێ و خۆی تۆمارەکە بەڵام ئەوی خاڵێکی گرنگە کە ئێستا دەرچووە پێویستی بە UPN هەموو کەسێ پێویستە بۆی کە با بڵێن بامترەکەی کە UPN پێڵێن لە باغەکان لە چەندین لقی باغەکانی هەرێم لە هەموو شار و شارۆچکەکانە دانراوە تەنانەت کاری کتریە دوێنێ هەر لە
تێستەکەی کە دەستمان پێکرد مەسەڵەن لە شارەکان هەتوان مەسەن تۆ گەل لێرەوی لە هەولێرش بتوانانی مەسەڵەن یوپیانەکەی خۆ بکەیت کە بڵی ناتوانم بگەمە ئەوێ و دقیق ناگەمە ئەوێ بە یا بە پارێزەرەکە و یا بە بریکارەکە و نتوانی ئامادەیەکی خۆت دەتوانی لە هەر لە قێلەڵقەکان بتوانی یوپیانەکەی خۆت ئامادەکەی دوێنێ ئەومان کریانی لە خەکان سەمسن سلێمانی دوو لقی بۆ دانراوە لە سەمسەماڵ لە ڕانیە لە کەلار لە هەولێر لە دووەکەمانە هەموو چەند لقێکی باغدانڕابووی بە ئاسانی بەڕێوەبەری ڕێپێدرایی کۆمپانیەکە یا ئەو کەسی داوای ناوەکە ژمارەی بێهاوتا تۆمارەکە بە ژمارەی بێهاوتا بزانێت کە فەرمانبەرە بۆ ڕێپێدرا و موچەخۆری حکوومەتیانە بە شێوەیەکی خێراتوانێ یوپیانەکە بکە پێم وانە سەرتاکەی بە تەنهاڵی غەریبە بەلامەوە نامۆیە بەڵام دوایی چەند ڕۆژێکی تر و دەستپێەکەی زۆر ئاسانش و ئاسانکارەکەی زیاترە لە ئەوەی کە خەڵک مەسە سەریکە قورسە بڵێ باشە ئەم پرۆسانە چونکە نوێن وەکو تۆ تێ تۆزێ خەریبن بەلای خەڵکەوە بەڵام وی لە دوێنێ تێبینیتان کردووە چ شتێکەیە پێویستی بە گۆڕانکاریە پێویستە بگۆڕێ پێویستە ئیدیت بکرێتەوە بمانەوە نەمانێ هەر سیستمەکە تۆ دەست پێەکەی تۆ خەتی هێڵە گشتیەکانی تیا کارتیا کردووە ئامانجەکەت ئەوەیە کە ئاسانکاری بکرێ زۆرترین خەڵک بتوانێت بێتە ناو دنیای بازرگانی و ئاسانکاری بکرێ بۆی کە کەمترین کەسی کە داهاتی کەمە مەسەلەن گەنجێکە بتوانانی هەم هەلی کار خۆشی بە ئاسانی پرۆژەی خۆی دەست پێکاو بێ بەخاون چکە بۆ کۆمپانیا دەرکەوە دەما کۆمپانیا مەرجنی هەموو دەوڵەمەنی کۆمپانیا هەبێ هەموو کەسێکی ئاساتوانە بێ بەخاوانی کۆمپانیا بێ بەخاوانی بیرۆکەی بازرگانی خۆی کۆمپانیا بریتە لە دروستنی دامەزراوەیەکی یاسایی بازرگانی هەموو کەسی ئەتوانێ بێ بەخاوانی دوو ناوی بازرگانیش بە هەمان شێوە کەسی ئەتوانێت بە ئاسانی لە ڕێم پۆرتاڵەوە ناوەکەی دەست بگرێ بەسەر ناو بازرگانەکە چەندین کەسێ تا ئەسە نازان ناو بازرگانەکانیان چێ مەسەن لە ڕێستۆرانتە لە چێژخانەیە لە ئوتێلە با بڵین لە دوکانە لە مارکێتە لە فرۆژگایەکە لە مۆڵێکە لە مارکێتێکی بچووکە کەسەکە نازانێت ناو بازرگانەکەی چەند گرنگە و ناو بازرگانی بۆ ئەوە بێ هەم شارەزای بازرگان پێکە بمانەوە نەمانێ خەڵکانێکی چەند ساڵێکە مەسەن باژێن ناوی بازرگانیان نییە نیانزانی بێن ناو بازرگانەکەگە ناو بازرگان مافی خۆیەتی کە بێ بەخاوەن ناوی بازرگانی ئەم کەسە ناو تۆمارکە جا ئەم سیستمە کاراسانێکی زۆر کردو جەنابی شارەبە لە ڕێی مۆبایلەکە شواتانێ داخلی ناو پۆرتاڵەکە بێ باشی تۆمارکە کاک سۆران ئەمە ڕێگە خۆش ناکە بۆی کە هاوڵاتیەک بتوانێت بۆ نمونە 100 ناو حەجز بکە دواتر کێشەی ناو دروست بێ بۆ خاوەنکارەکە زانیاری زۆر بردیتیا سیستمەکان لە زانیاری کارتی نیشتمانی تیا کاتی زانیاری تیا ناو نیشتمانی هاوڵاتی توانی یەک ناو مەسەی ناو حەجزکردن ئاساییە بەڵام بەبێ لەسەر وەختی ئەوە چکە بۆ ڕسوماتی هەیە دوای کە دێتە با بڵێن لە ماوەیەکی زەمەنیە دێت سەردانی فەرمانکاکە بۆ پێشکەشکردنی بەڵگە نامڕەسەنەکان و پێدانی مۆڵەت بۆ دەفعکردنی پارێکی ڕسوماتە بێ بە ڕسوماتی حکومیشمانێ بەپێی با بڵێن ڕێنمایەکانی وەزارەتدارە بە ڕێنمایی سیستمی با بڵێن ڕسوماتی خۆی تەقدیم ڕسوماتەکەی هەر زۆر کەم کراوەوە لەبەرەوە وەکو دوێنی ئیشارەی پێ بەڕێوەبەری گشتی ئەگەمە دیقەت بین پێشتر نایەکی بازرگانی ئەتوانن ئەوە دەرکەوت چەماوەی چەند ساڵە لە وەرگرتنی ناوی بازرگانیە تۆ پێویستە بە زیاتر لە 500,000 زیاتر لە مەسەرن بۆ نایەکی ئاسایی کاتێکی زۆر ڕسوماتێکی زۆر دووبارە پێدانی و ڕسومات ئیزۆراتەکانیانەوە بوو بەڵام ئێستا یەکجار کەسەکە کە ناوەکە تۆمارەکە بە 50,000 جا ناوەکەی ناوی کۆمپانیا ناوی وتێلەکە ناوی ڕێستۆرانتێکە نایەکی بازرگان ناوی پیشەوەرە هەر شتێکە بە 50,000 ڕسومات زیاتری لێوەرناگیرێتەوە بە خاوەنی ناو بازرگان خۆی ئەبێ بەڵام ئەمە باشیەکی هەیە کە لە ئایندەیە دەرەکەوێت خەڵک ئەبێ بە خاوەنی ناوی بازرگانی خۆی بەهایکی بازرگانی بۆ شتێکی چەندین کەسمان هەیە تا ئێستا لەم شارە ئیشەکە خاوەنی ڕێستۆرانتە خاوەنی شتێکە کوشیەوە مارکەیەکی خۆی ناسانە بەڵام خاوەنی هیچ ناویکی بازرگانی یاسایی نییە و ڕسمیش نییە گرفتی حەجزکردنی و ناوانە نەبووە پێشتر زۆر گرفتە بۆ پێشتر ئێمە زۆر بەڵام ئێمە باسی ئەوەکەین ئەتوانیەوە بە دووادە چوون بکرێ بۆ ئەوە باشە بەڵام ئێمە باسی دوێنێ و پێرێ ناکەین باسی ئەوەکەین کەسبێنێ چیە بێ ئەم سیستمە باشەکەی چیە بەڵام ئەم لە مایم بەڵێ ئێمە لە مایم 6 مانگەیە بەس لە ناوی پیشۆرە لە سمی پارێزیە سلێمانی زیاتر لە 1350 ناومان تۆمار کردووە لە ڕێستۆرانت و لە کارگە و لەمە ئەبێت تۆ هەوڵبەی بە ئاسانترین شێوە بیگەێنی ناوەکە بە ئاسانترین شوێن بەدام و دەستگاکانیشی بگەێنی کە ئەم سیستمە هەیە ئیترە بێت داخڵ بێ چکە لێرەوە بە ئەلکترۆنیکردنی حکوومەتێریم لێرەوە دەست پێکە من و ئومێدەوارم ینی هیوادارم لە ئایندی زیاگە سیستمی بانقی سیستمی بانقی بە شێوەیەکی ئەلکترۆنی ورد بکرێ لە ڕێی بانکانی هەرێمەوە لەوانەیە ئەم سیستمی ئێمە زۆر ئاسانتر بێ بووە دەست بە سەراگرتنە لەوانەیە ئەوەی کە بەیانی دیە پێشکەشی ڕسوماتەکەیەکە لە ڕێی پێشکەشکردنی پارە و ڕسوماتی وەرەقەی بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی ئێمە جێبەجێەکەین لەوانەیە شێوەیەکی ئاسانتر بێ دوو حکوومەتەکە خۆی زۆرتر ئەلکترۆنی بێ هیچ شتێکمان لەوانەیە کەمتر نەبێت لە سیستمە جیهانەکان لە تۆمارکردنی ناوی بازرگانی و کۆمپانیا دامەزان بڵێ باشە چونکە هەر ڕەنگە چونکە ئەلکترۆنیە
ڕاستەخۆ تۆ بە سیستم داخڵی بکەی پێت بڵێم ناوە دووبارەیە ناوی بەم شێوازە پێتەڵێ بەس پێشتر تۆزێ گرفتیە بوو تۆ بوو بە هەموو ناوەکانە بچیەوە هەر سیستمی ئەلکترۆنی لە دنیا شێوە کارمەندەکە بە شێوە ڕۆبۆتێکی دەی ناتوانێت زۆر دەستخاتە ناوەی ئەکریە یا ناکرێ ئەکرێ مەسەلەن لە کاتی کێشە دروست بوونا ڕێە بە یشتە بەڵام سیستمەکە تەواوی شتەکانت بۆ دەرەخامە هاوشێوەکەی بەم شێوەیە تۆ ئەم ناوە دووبارەنی ئەم ناوە دووبارەیە پێتەڵێ ئەم ناوە هەیە یانیانی تۆ سیستمەکە هەموو شتەکە بۆ حکوومەت لێم لە ماوەی ساڵەکە توانی تەواوی زانیاریەکان تەواوی ئەو بابەتانەی کە با بڵێن پەیوەست بوو بە زانیاریانی کۆمپانیەکان و ناو بازرگانیەکان تەواوی خستە ناو سیستمەکەەوە وەکو ئەرشیفێ داخلی کردووە تۆ لەسەر ئەوە هەموو زانیاریەکانە لە بەردەستە بمانەوە نەمانەوە لە کاتی جێبەجێکردنا واقع ڕووی ئەوەشمان دەبینە چی هەموو ڕێنماییە هەموو یاسایە کە دەرەچێە هەموو گۆڕانکاریە لە سیستم و لە بڕیارەکانی دەوڵەتداریە حەدەث دروستە بێ ڕوودا و دروستە بێش پێشات دێتە پێشۆکە تۆ مەسەلەن حسابت بۆ نەکردویان پێویستەکە کە تۆ گۆڕانکاری لانی ئیجراتکە بەڵام لە کۆی گشتیا هێڵە گشتێکە ئەوەیە کە تۆ سیستمێکی ئەلکترۆنی داناوە ئەتێکاری بازرگانی ئاسانکەی بۆ کەسێکی ئاسایی و کەسێکی دەوڵەمەند و گەنجێک و خاوەن ئەزمونێکیش هەمووی بتوان دایمەزێنن و زۆر ئاسان بێ و هەموو شتەکانیشان لە بەرچاوە ڕوون و ئاشکرایەکە ئەتوان بە ئاسانی بیکەن باشە سیستەمەکەی سەرتاسەری هەرێمی کوردستان بەڵێ سەرتاسەری هەرێمی کوردستانە شار جیان نەکراوەتە پارێزگا بڵین نەخێر سیستمەکە سەرتاسەری سیستمی با بڵێن سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم و دووش بەنسبەت چالاکیەکانیشمان هێناوەتە چالاکی ڕێکخراوی بازرگانی جیهانی هەمان چالاکی داواکرەوە کە چەندین ساڵە لە دنیاە با بڵێن ئەو چالاکیانە پیاداکرێ بەڵام ببوورە ئێستا ئەو چالاکیانەی کە بۆ ناوە بازرگانیەکانیش و بۆ کۆمپانیەکان دانراوە بە پێم سیستمە و سیستمەکەش بە بڕیار لە ڕێنمایی لە وەزارەت وەنجومی وەزیران دەرچووە کە هەموو کۆمپانیا پابەندە بۆی بەم چالاکیانە کار بکە ئەو چالاکیانە تەقلیدیانی جاران نامێنێ بەڵام خۆیان ڕێگە خەنەوە ئەوش بەپێی ئیجرعاتی چەند ڕۆژ لە چۆن ڕۆژی داهاتوە دەست پێەکەین بڵێ باشە ئەماری کۆمپانیەکانتان لایە ژمارە کۆمپانیانی کە هەن لە سنووریەوە چەند لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 8,000 کۆمپانیای ناوخۆیمانێ خۆماڵی 8,000 کۆمپانی ناوخۆیمان هەیە و بۆ نزیکەی 500 کۆمپانیای بیانی مانوەکو لەق تۆمار کراوە لە ماوەی ئەم 20 ساڵەیە با بڵین و زیاتر لە 300 لەقی کۆمپانیای بەغدادیش هاتوون لە هەرێمی کوردستانە با بڵین لەقیان کردەوە لە پارێزگای سلێمانی و کارەکەن 300 کۆمپانیای 350 بە پێوەی هەندێک دایەخات و هەندێک کاتەوە ئاماری باشە کەواتە بەبزانین ئەوانەی دایەخەن زۆرن یان لەم ماوانی ڕابردووە لەم چەند ساڵی ڕابردووە بۆی خێران و زۆر جار باز لەواکرا کارگەکان داخراون کۆمپانیەکان داخراون ئایا زۆرن ئەو ئامارانە مەسلەیەکی داخستن و خەیران ئەمەشتا وجودی هەبوو لەم قۆناغانەی لە شەڕی داعشاگە ئەژمارکەی لە کۆڕۆنایە لە ئێستا لە کێشەی مەسەلەن هەرێم و بەغدامانە دروستە بەڵام لە کۆتاییە ئێمە من ئاماری ئەم سێمانگە و پێ بڵم ساڵی پار 340 کۆمپانیامان دامەزراندووە لە تەواوی ساڵەکە بەس ئەم ساڵکە کاتە تا سی نزیکەی ئەم 6 مانگە ئێستا 320 کۆمپانیامان دامەزراندووە یان توانم بڵێم لەمای ئەم 6 مانگەیە بەقەد ساڵی پار کۆمپانیا دامەزراوە لە بۆری گۆڕانکاری لە سیستمەکە کرەوە بە تایبەتی لەم سێ مانگەی ئەخیرە لەم پەیوەندی بە چیەوە هەیە ئاسانکاری لە تۆمارکردنی کۆمپانیەکان و خەڵکیش هەیە بە بەخاوەنی ئەگەر ئاسانکاری بکە هەموو کەسی هەبێ بەخاوەنی پرۆسەی بازرگانی خۆی مۆڵەت بێنێ خۆی ئەشت بێنێ ومان لەبینە چی هەرێمی کوردستان هەرێمەکە لەسەر لە نێوان سێ دەوڵەت یام سێ دەوڵەتی یابوورین هەرێمی کوردستان زۆربەی مەسەن کاری بازرگانی تیا خەڵک زیاتر هەوڵە کاری بازرگانی بکەوەی کە من ئەس بەپێی ڕێی خۆم ئەوی کای بینم خەڵکەکە حەزەکاری بازرگان کە لەبێ ومان لەبینە چی هەر بازرگانی لە هەرێمی کوردستانە بکرێ لەگەڵ 15 پارێزگای جنوبە با بڵێن شارەکانی خواروە بەردەوامە لەبەرەوە تا تۆ سیستمەکەت ئاسانکەیت و سیستمی بازرگانی ناوی بازرگانی ئاسانکەی بازرگان و هاوڵاتی و پیشەوەری تۆ لە هەرێمی کوردستانە سوودمەند دەبێ بە ئاسانی ئەتوانێت دەستی بگا باشە بە دەستێنانی ناوی باشە کاک سۆران زۆر جار گلەیەکرێت لە زۆری باز و ڕسوماتەکان لەسەر بازرگان و خاوەن کۆمپانیا و سەرمایەدار و دوکاننار و پیشەوەر و ئەمە وایە ینی باز و ڕسوماتەکان بۆ ڕادێ زۆر با بڵێم ئەو لایانی پەیوەندداری خۆی هەیە وەزارەتی داراییە بەڵام ئەلێرە ئەم خاڵە مهمە ئێستا من ئاماژەم بە شتەیە ئەم سیستمی ئەلکترۆنیکردنە کاربەند و حکومەت هەمووی بە سیستم تۆکو ڕۆبۆتێک کردی شتەکان دەرەکەوێت شتەکان ئاشکرا کەس ناتوانێت بڵێ من بۆ نەکرا بۆ من 2 ڕۆژم پێچوو بۆ من 4 ڕۆژم پێچوو تۆ هەنێ بەرگە و لە سیستمەکە دانا پڕی کاتەوە مافی خۆت یەکسەر
ئۆکەی توێ بدرێ و تاوا بکرێت سیستمەکە ئەلکترۆنیە مەسەلەی بازوانە ژەگە بکرێ بەم شێوە سیستمە لەواسێ زانیاری ورتر و زانیاری باشتر دەستکەوێت لەوانەیە خەڵکە و گلیگانزەندەی نەبێ ئەگە کەشفی مالی خەڵکێک هاوڵاتیە بازرگانێک کەشفی مالی بکرێت کەشفی سەرەتەکەی بکرێ نە لە باز خۆی زێتەوە نە باجی زۆریشی لێوەرەگیرێ دامەزراوی باجیش پێویستی بەوەیەکە خۆی ڕێخاتەوە لەسەر سیستمێکی ئەلکترۆنی ئەوش بە زیاتر بە پشت بەسن بە سیستمە بانقەکان تۆ بەسەر ئەگەر سیستمی بانقی و ڕێک بێزانی چۆن پارەیەکی زۆرەوە تا ئێستا بە نمونە تۆ توانین داتا و بەیانات بپرسیت ناتوانانی بڵێ بۆ بە کۆمپانیا بە مانگە دامەزێ بۆ کۆمپانیا بە دوو ڕۆژ دامەزە سیستمێکت خستۆتە بەردەسی سیستمەکە ئەلکترۆنی بە ئاسانی تەنانەت بۆ کۆمپانیا کۆنەکانیش ناساندنەوەیکی زانیاری تاوامان هەیە تەواوی زانیاریەکانی بۆ داخڵەکەین ئەو سەرەتانی کە پێویستە هەمووی بۆ ئەخینە ناو سیستمەکە ئەیکەین بە خاوەنی و سیستمە بە دقیقی ئەتوانی لە هەر لەحظەیەکە کلیکێکی لەسەری تۆ زانیاری تەواوی ئەو کۆمپانیا و لە بەردەستا بێ یعنی کۆنەکانیش خۆیان ئەپدەیتکەنەوە کۆنەکانیش ناساندنەوەیان بۆ ئەەکەین بڵێ و تەنان لەوە شەهر فەرمان بەرمەندانەوە کە یارمەتی کۆمپانیەکە بە بۆی کە خۆی تۆمارکاتەوە چونکە سیستم ئەلکترۆنیەکە لە شان هاوشانیەوەی کە سیستمەکە دانراوە تۆی بیر لەوە کراوەتەوە کە چۆن بتوانانی ئەم سیستمە ئەلکترۆنی بخیتە سەر پێ بۆ هاوڵاتی تووشی گلیگازندەی ڕوبەڕوو نەبییتەوە لێسێمە بیر لەواکەن هێڵبدی چۆن دانین بۆ هاوڵاتی کە دێتە پێشەوە نایزانێ بەڕاستیەوە ئەومان زۆر بەرچکێمە دایری با بڵێ ڕاستەوخۆ لەگەڵ بەرکەوتمانەیە لەگەڵ کەسەکانە ئەومان بەلاوشکە خەڵک بۆی گلیگازندەکە نەمێنێ هەم سیستم ئەلکترۆنیکە پێشەکە هەم ئەوی شارەزایی پیاکە و دووشی تر بەرەبەر شتەکان ئەکە سەرسکەوەی کە لە دەکەس چەند کەسێمێنێ ئەمە هەر بەردەوامە لە هەموو شوێنەکانە شارەزایی بەڵام هاوکاریەکەی جا مەسەلی باجەکە باسکە بۆ پێویستە بۆ خۆیانەوە ئەگەر بە سیستم بکرێ بە سیستم ئەلکترۆنی بکرێ زانیاریەکان هەمووی کەشف بێت و دەرەکەیەوە کەسیش خۆی لە باج نادرێتەوە و کەسیش باجی زۆری لێوە ناگیرێەوە هەموو شتێک کەشف بێ کەواتەم سیستەمە کاریەوەی زۆر ئاسان کردووە بێگومان کاری زانیاری ئەمە ئاسان کردو دوو بە ئاسانی توانی زانیاریەکەەوە لە بەردەست و هاوڵاتیش دەستی بگا بە ئەوەی کە ئیشەکانی خۆی کە و گلیگازندێنم بۆ دواکەی بۆ دواناکەوێ کاکسۆران ئەحمەد سپاس دەکەم بەڕێوەبەری کۆمپانیەکانی سلێمانی سپاس مامادەبوونت سپاس بە زانیاریەکان شتێک ما باسی بکەیت دەستە خۆش بێ سپاس دەکەم سپاس مامادەبوونت